باش لەسەر ئەمڕۆ وەک بینیمان نووری مالکی سەردانی هەولێری کرد وەک بەشێک لەو هەنگاوانەی کە چوارچێوەی هەماهەنگی لە گرتویانەتە بەر بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی داهاتووی عێراق و لە یەکەم وێزگەی سەردانەکەیان هاتوونەتە هەولێر و لەگەڵ سەرۆک بارزانی کۆبوونەوەیان هەبوو، دواتر لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان کۆبوونەوەیان هەبوو. من لەسەر ئەم بابەتە میوانێکمە بێ عارف ڕۆژدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کە لە دهۆکەوە لەگەڵمانەکە عارف ئەم کاتت باش چۆنە یەکەم سەردانی ئەو لیژنەیە کە لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە دروست کرا بۆ سەردانیکردنی لایەنەکان کە وەک بینیمان ئەمڕۆ نووری مالیکی هاتە هەولێر و لەگەڵ سەرۆک بارزانی کۆبوویەوە چۆنە یەکەم هەنگاویان بۆ هەولێرنە، یعنی یەکەم هەنگاوی دروستکردنی با بڵێن یەکەم هەنگاوی سەردانیان بۆ لای لایەنەکان بۆ هەولێر و بۆ لای سەرۆک بارزانی بوو. هەموو کاتەکانتان باش، لای هەموو لایەک ئەشکرایە کە قورسایی و سەنگینی جەنابی سەرۆک بارزانی کاریگەری خۆی هەیە لەسەر گۆڕەپانی سیاسی چ لە کوردستان یان لە عێراق و تەنانەت لە ناوچەکەشدا بەبێ ڕۆلی گەورەی جەنابیان پرۆسەی سیاسی سەرڕاست نابێت. ئەمە ڕاستیەکە لای هەموو لایەنەکان زانراوە و ئێستا هەماهەنگی ناوماڵی شیعە تووشی استحقاقێکی هەڵبژاردن هاتووە، ئەویش ئەوەیە چونیەتی دەستنیشانکردنی سەرۆک وەزیران، چونکە وەکو عرفێک لێ هاتووە سەرۆک وەزیران لای شیعە دەبێ و سەرۆک کومار لای کوردە و سەرۆکی پەرلەمان لای سوننەیە. شیعەکان لەناو خۆیان وا ڕێککەوتون کە گەورەترین کوتلە پێک بێنن و دوو لوژدەشیان پێکهێناوە، لوژنەیەکی ناوخۆییە بۆ دەستنیشانکردنی کەسایەتیەک کۆدەنگی لەسەر دروست بێت، هەروەها لوژدەیەکیش بۆ سەردانی لایەنەکانە و یەکەم سەردانیش بۆ هەولێر بووە. هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە، پایتەختی سیاسەتی هەرێمی کوردستانە، بۆیە وا دەبینین بە شێوەیەکی بەردەوام سەردانەکان هەن، چ ئەوانەی پێش هاتنی مالکی و چ هاتنی مالکی و دوای مالکیش لەوانەیە خەڵکی تریش سەردانی هەولێر بکات و ڕێی پیرمام دەگردە بەر. پیرمام ئەو ڕقمەیە کە لە هیچ پرۆسەیەکی سیاسیدا ناکرێت فەرامۆش بکرێت. زۆر باشە. وەکە بینین لە نێو خودی شیعەکانی شام جارە تا ئێستا لەسەر کاندیدێ بۆ پۆستی سەرۆک وەزیران ڕێک نەکەوتون و بۆ چوونی جیاواز هەیە و کاندیدی جیاوازی شەیە بۆ ئەم پرسە. ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ چه جۆرە سەرۆک وەزیرانێکە ڕێکەکەوە؟ دیارە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە گوتارەکانی جەنابی سەرۆک بارزانیدا و لە بەیاننامە سیاسیەکانی مەکتەبی سیاسی ئەو بنەمایانە ئەشکرا کراون کە چۆن دەتوانین لەگەڵ لایەنەکانی ترە نزیک بین یان کار بکەین. داخوازی ئێمە ئەوەیە کە ئەو لایەنەی کە دەسەڵات دەگرێتە دەست پابەند بێ بە جێبەجێکردنی دەستور وەکو خۆی، نەک بە شێوەی هەلاوەردکردن بابەتێک یان بەندێک لە ساڵحی ئەواندا بێ بە ئەرێنی وەرگرن و لایەن بابەتەکانی تر وەلا بخەن. دوو دەبێت پرۆسەی سیاسی لە عێراقا سەرڕاست بکرێتەوە، واتە پێویستی بە چاکسازیەکی بناڕەتی هەیە. هەروەها دەبێت ڕەچاوی ئەو بناڕەتیانە بکەن کە دەستوری عێراق لە بەرڕوشتەوەی ئەو بنەمانە داڕێژراوە، ئەویش هاوبەشی و هاوسەنگی و سازانە. هەر لایەنێکی سیاسی هەر پێکاتێکی سیاسی لە عێراقا بەرکەوتەی سەرۆک وەزیرانی وەدەست بێنێت ئەبێ ئەو مەرجانە یان ئەو داواکاریەکانی ئێمە وەکو پارتی قبول بکات. اینجا ئێمە دەتوانین لێی نزیک بینەوە کاری لەگەڵ بکەین. زۆر باشە کاک عارف، ڕەنگە مە پرسیاری خەڵک بێ. پێشتریش لە پێکێنانی کابینەکانی ڕابردووی حکوومەتە وەرەقەی لێک تێگەیشتنتان لەگەڵم لایەنانە هەبووەوە داواکاریتان لەسەر جێبەجێکردنی ژمارەیەک خاڵ هەبووە، بەڵام وەک بینیمان
زۆربیان جێبەجێ نەکراون گەرنتی چیە بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریانەی کە هەتانە بۆ حکوومەتی داهاتوو پێمان وایە حکومڕانی لە عێراقا بەڕێککەوتن و بە سازانی دووقۆڵی و چەقۆڵی سەرناگرێت ئەوەی کە داوای سەرەکی ئێمەیە پابندبوونە بە بابەتەکانی نێو دەستور هەموو ئەو بابەتانەی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندان دیارن و پێشیلکاری زەقشیان لێکراوە و تا ئێستا زیاتر لە 55 مادەی دەستوری وەلا نراون ئێمە داوامان وایە لە هەموو ئەوانەی کە دێن بوو سەردانی جەنابی سەرۆک و یان هەرێمی کوردستان و دەسەڵاتەکانی تری هەرێمی کوردستان دەبینن گەرانتی ئەساسی لەوەدایە کە پابندبوونە بە دەستور و گەڕانەوە بۆ ئەو سێپرسیپانەی کە ئاماژەم پێکردوون اینجا دەتوانین ئەگەر پێویست بوو یاسای تایبەت بە جێبەجێکردنی بابەتەکان ڕێکەوی لەسەری نەک ڕێکەوتنە دووقۆڵیەکان چونکە ئەگەر لە دەستوریش دیقەت بدەنێ زۆربەی بابەتەکان دەڵێن ئەم مادەیە جێبەجێ دەکرێ بە دەرچواندنی یاسای تایبەت بەو بابەتە ئێمە ئەبێ پەنا بوو یاسا ببین نەک ڕێکەوتنە دووقۆڵی و سێقۆڵیەکان باشە چەند لەسەر ئەو دروشمەی خۆتان پێداگریەکەن کە وەک دروشمێک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق گرتبووتانە بەر ئێمە تا سەر پێداگیرین چونکە ئەو دروشمانەی کە ئێمە باز دەکەین لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقا ئەگەر سازان هەبێ ئەگەر هاوبەشی هەبێ ئەگەر هاوسەنگی هەبێ تەنها بۆ کورد نییە بەڵکو بۆ هەموو ئەو پێکاتە سەرەکیانەی لە عێراقا دەژین و پێکاتەکانی دیکەش واتە ئێمە داواکاری نیشتیمانیمان هەیە پابندبوون بەو بنەمایانە بە خێروبێر بۆ هەموو خەڵکی عێراق دەگەڕێتەوە تا چەند لایەنەکانی بەرامبەر لەم بابەتە تێگەن کاکە هیوادارین ئەو ئەزمونەی کە هەبووە لە عێراق دەرسێکی باش بێت بۆ هەموو ئەو لایەنانەی کە خۆیان لەو بابەتانە کەنارگیر کردووە چونکە دوورکەوتنەوە لەو بنەمایانە و فەراموشکردنی بابەتەکانی دەستوری کێشەی گەورە بۆ عێراقی دروست کردووە و دڵنیاشم ئێستا عێراق لە ئەمانەتدا نییە خۆشیان دان بەوەدا دەنێن هەر تەنها دوێنێ لە چاوپێکەوتنەکەی نوری مالکیدا زۆر بەباشی ئاماژە بەو بەترسیانە داوە کە عێراق ڕوبەڕووی ئەزمەیەکی گەورەی دارایی دەبێتەوە پرۆسەی سیاسی لەنگە مەترسیەکان لەسەر عێراق زۆرن ناوچەکە کڵپەی گرتووە لە کێشەکانی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکادا واتە ئەو بابەتانە ئێمە باز دەکەین پابندبوونی لایەنەکانی دیکە بۆ عێراق باشە پێش هەرێمی کوردستان چەند پابندبین بە دەستور ئەوەندە عێراق دەتوانێت شێوەی دەوڵەتێکی سەردەمیانە بەخۆوە ببینێت زۆر باشە لە ماوەکانی ڕابردووە گوێبیستیەوە بووین کە هەندێک لایەنی سنی داوای کۆتایی هێنان بۆ عورفەکەن کە سەرک وەزیران بۆ شیعە و سەرە کۆمار بۆ کورد و سەرۆکی پەرلەمان بۆ سنە بێت ڕەنگە قسە لە سەرم بابەتەش کرابێ بەڵام پێت وایە بابەتە وەکووترێت تای هەڵبژاردن بوو یان نەخێرەوان بە جددی داوایم بابەتەکەن و ڕای ئێوە چی ئێمە وا حساب دەکەین تای هەڵبژاردن بێ چونکە ئەگەر ئەوانە بە جددی بێنە پێشەوە لەو مەسەلەیە کێشەیەکی گەورەتر دروست دەکەن لە عێراقا چونکە ئەو مەسەلەیەکی معنەویە و شتێکی باوە لەوەتەی 2003 عێراقێکی نوێ هاتووتەکایەوە ئەو عورفە پیادەکراوە پەنابردن بۆ ئەو خواستە پێم وایە ئەو درزەی نێوان هەرێمی کوردستان و لاینەکانی دیکەدا گەورەتر لێ ئەکات زۆر باشە یەکگرتووی نێوماڵی کورد کاک عارف چەند گرنگە بۆ چەسپاندنی ئەو داخوازیانەی کە هەرێمی کوردستان لەم قۆناغا هەیەی پێم وایە یەکگرتنەوەی نێوماڵی کورد خاڵی هەرە گەورەیە بۆ ئەوەی ئێمە
وەکو هەرێمی کوردستان بەهێزەوە بەرەو بەغدا بچین وەخواستی هەرە سەرەکی جەنابی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان ئەوە بووە و ئەوە دەبێت کە لایەنە سیاسیەکان دوورکەونەوە لە خواستی حزبی و خواستی کەسایەتی و خواستی بەرتەسک کوردستان و خەڵکی کوردستان ئامانجی ئێمەیە بەڵکو هەموو حزبەکان ئامرازن بۆیە ئێمە داواکارین لەلایەنە سیاسیەکان ئەوانەی لە کوردستاندا کورسیان هێناوە تەنانەت ئەوانەی کورسیاشان نەهێناوە یەک ڕێزی نیشتیمانی بپارێزن بە یەکدەنگ و یەکریز بەرەو بەغدا بچن و خواستێکی نیشتیمانی نەتەوەییمان هەبێت بەو منطقە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دیکە بکەین هەر خەلەلێک لە ڕێزبەندی نێوماڵی کورد دروست بێت خەڵکی ناحەز دەتوانن کنەی تێبکەن و سوودی لێوەرگرن. شەبەڕێز عەرەف ڕۆژدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە دۆهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بکەم.